جارێکی دیکە بانگەواز دەکرێت بۆ فرۆشتنی 13 مڵکی پرۆژەی گەشتیاری چاڤیلاند کە دیاترینیان پرۆژەی چاوی سلێمانی کە کورسیەکەیەتی ئەو نرخێک کە پێی خەڵدێنراوە 81 ملیار و 436 ملیۆن و 287,500 دینارە. ئەمە بەرامبەر ئەو قەرزانی کارەبایە کە ئەم مڵکانی دەفرۆشرێت کە قەرزەکان کارەبا نزیکەی 3 ملیار دینارە. بۆیە لە زیادکردنیشی ئاشکرادا بەڕێوەبەرایەتی جێبەجێکردنی دووی سلێمانی بانگەوازێکی کردووە بۆ ئەوەی لە زیادکردنی ئاشکرادا 13 مڵک بفرۆشرێ. منەمەیە باسی مڵکەکانتان بۆ بکەم کە لە لیستەکەی 13 مڵکی تایە. زەویە سەرێکیەکان بەشی یاریەکانە کە ڕووبەرەکەی نزیکەی 65,000 مەترە، نرخی خەمڵێنراوی زیاتر لە 32.4 ملیار دینارە و بەشی یاریەکان هەرێکە لە سکەتلمەوت، سەلیب و قەوس و کۆشکەکان و یاری ئاو و چەندین یاری دیکەیە. چاوی سلێمانی ژێشەکە لەو بابەتانی کە لە ناو ئەو چوارچێوەیەدایە کە دیارترینیانە زەویەکەی بە 2.4 ملیار دینار خەمڵێنراوە. باڵەخانە و هۆڵەکان مڵکی ژمارە 190 کە یاریە داخراوەکانە، وێزگەی تەلەفریک و مۆزەخانەی مۆم و سینەماکەی تێدایە. نرخەکەی بە زیاتر لە 4 ملیار دینار خەمڵێنراوە. ئەوانیش گەراج و شوێنی وەسانی ئۆتۆمبیل کە زەویەکەی نرخەکەی لە 3.1 ملیار دینارە و بێلە و کابینەکانیش بە هەمان شێوە. چەندین پارچە زەوی دیکەشی تایە کە ئەم زیادکردنە لە ماوەی 30 ڕۆژدا ئەنجام دەدرێت و پێویستە ئەو کەسەی کە بەشداری لەم زیادکردنەدا دەکات لە 10 پارەی بڕی خەمڵێنراو لە پێشەشیدا بدات و پاشان دەچێتە ناو زیادکردنەکەەوە. ئەمە بۆ دووەم جارە زەویەکانی کۆمپانیای چاوی کە لێ دەفرۆشرێت. بۆیە ئەم زیادکردنە ئاشکرایە کە هەیە و چاوی سلێمانی ژێشەکە لەو ئەو زەویانەی کە لەم زیادکردنەدا هەیە و دەفرۆشرێت.